سڵاتان لە بێوەم کاتتان باش بینەران لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەڤڕۆ قەیرانەکانی هەرێم و ئیتلافی حکومڕانیان هاوپەیمانەتی حکومڕان قەیرانەکانی هەرێم بۆچی درێژەیان کێشە بەرپرسیارەتی ئیتلافی حکومڕان چییە لە قەیرانە سیاسی و ئابوووریەکان بۆچی هەوڵ و بەرنامەکانیان سەرکەوتوو نەبوو نابێوە گەوەی دەبین لە چارەسەری قەیرانەکان قەیرانی ئابووری تا چەند ڕنگدانەوەی سیستەمی سیاسی و عقلیەتی سیاسی لە هەرێمی کوردستان دوجار گفتوگۆ لەبارەی ڕێککەوتنی گۆڕان و یەکێتی شەکەین کە ئەم ڕێککەوتنە دەتوانێت چ دەستکارێکی ئەم قەیرانە و ئەم دۆخە بکە کە ئیتلافی حکومڕان دروستی کرد لەگەڵ بەڕێز عوسمانی حاجی مارف سکرتێری کۆمیتەی ناوەندی حزبی کۆمونیستی کرێکاری کە بەڕێزیان لە سوودیەکانمە لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە بۆ تاوتوێکردنی تەوەری بەرنامەکە عوسمان سڵاوتانە بێ و ئەم کاتت باش یەکەم پرسیار بالەوە دەست پێ بکەم قەیرانەکانی هەرێمی کوردستان بۆچی درێژەی کێشە؟ ئەم کاتی باش و سپاس بۆ ئامادەکردنی بەرنامەیەت. قەیرانەکان ئەگەر ئێمە گەڕینەوە بۆ کەمگەڕی بۆ دووا بۆ ئەو چەشمە کێشە سیاسیانی کە لە ناوچەکەیە هەیە بە تایبەتیە تاو قەیرانە جیهانی کە لە قەیرانە ئەوەی لە 2010 دەستی پێ کرد ئەمە تا ئێستا لە تەواوی جیهانا کۆتایی نەهاتوو و بەردەوامە ئەگەر مەسەن سەرنج بن ئەو قەیرانی کە کەوتوتە ناو هەتا ئیتحادی ئەوروپیەوە یەکێتی ئەوروپا هەتا مەسەن کشانەوەی بەریتانیا و ئەو چەشم کێشانی کە لە نێوان وڵاتانی زلهێزی دنیای هەیە ئەمە کە حاڵەتێکە کە بەردەوامە و هەڵوەتە کارکردیی لەسەر وەزعی اقتصادی سیاسی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەتا کوردستانیش بە دەرەجەیەک هەیە کە ئەم دەتوانم لەم بارەوە چەند ڕۆشنکردنەوەی بە میچەوەی کە ئەم وەزعی کوردستان بۆچی بەردەوامە بۆ تا ئێستا مەسەن بەمانایە کە پێشتر ناومان برد مەسەن دەسەڵاتی یا حکومەتێک لە کوردستانە کە ناوی حکومەتی هەرێم بوو کۆتایی هاتوو تەواو بوو پەرلەمان حەل بوو مەسەن دوو ئیدارەی زۆرتر فراوان بۆتەوە و چەشمکێشی هێزە لایەنە سیاسیەکان فراوانتر و گەورەتر بووە و ناتوانن هیچ ڕێککەوتنی هیچ اتفاقیە چەند ئیعلانی مەسەرەن گفتوگۆکە لە ناخوانە بەڵام ناتوانن مەسەرەن لە دانووسانەکانیانە لە گفتوکانە نەگا وەزعەکە ئارام بکەنەوە وەزەکە بتوانن حکومەت دامەزێنەوە یا پەرلەمان کارا بکەنەوە کامانە بە بۆچی من نەک ناتوانن ناشکرێ و ئیمکانی لەم هەلومەرجایە بۆچی مەسەلەکەوەیە کە ئەو ئاڵوگۆڕە سیاسی لە ناوچەکە ڕوویا ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی دوای هاتنە مەیدانی رووسیا لە بۆ شەڕ لەگەڵ داعش هاتنە مەیدانی رووسیا بۆ چەشمەکێشی لە بەرامبەر ئەمریکا و بەرەی ئەقتابەکانی جیهانە بە تایبەتی ئەگەر ئێمە دەورانی پێشووتر پێناسە بکەین بەوەی کە ئەمریکا تەنها قوتوێ بوو ئەو تەنها قوتبی ئەمریکا یا ئەو بلۆکی ئەمریکا کۆتایی هات سیاستەکانی پاشەکشەی پێکرا فەشەری کرد و رووسیا و سین وەکو بلۆکێکی تر هاتنە ناو چەشمەکێشی سیاسی وڵاتانی زێزی دنیاوە کە مەسەن بڵێن تاقوتبی کۆتایی هات وە ئەگەر بە ڕۆشنی ئەوە بینین ئەو دەوری کە رووسیا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ شەڕ لەگەڵ داعش و جۆرێک ئەو چەشمکێشی لەگەڵ ئەمریکایە توانی مەکانە و جێگە و پێگەیەک پیاکە لە ناوچەکەیە کە ئەو بلۆکە جیهانانە بکەونە چێشمەکێشی نێوان بینی خۆیانەوە بەڵام لە هەمان کاتا سێرەکەی شەڕێک کە پێشتر ڕاگەیاندرا بوو لە بەرامبەر داعشە شەڕێکە ئەوترا داعش 10 ساڵ ئەتوانێت بەردەوام بێ 30 ساڵ بەردەوام بێ و ئەمە شەڕێکی نامەعلوم بکەی کۆتاییە بەڵام بە بۆچووری من ئێستا دوای ئەم هاتنە مەیدانی رووسیا لە ناوچەکەیە دەورانی کۆتایی داعشە ئەو بەزم و ڕزمەی ئەو چەشمەکێشی یا ئەو ئیتفاقاتانی کە هێزە سیاسیەکان بەر لە کوردستان ناتوان بیکەن مەسەلەکەوەیە کە چاوەڕوانن دوای داعش چه ئاڵوگۆڕ لە ناوچەکەیە بێ ینی بەمانایە هەتا بەپی ئیتفاقی جنێڤ بێ هەتا بەپی ئیتفاقی وڵاتانی زیست دنیا بێ گەیشتون بەوەی کە داعش ئەبێ کۆتایی بێ و شەڕیان لەگەڵ داعش ئەوەیە کە زۆر باشە داعش جەوتامە لە فەلوجە و بە جۆرێک بەرەو کۆتایە بەرەو زۆر باشە لە سەرەتای تێگەیشتنەکان باس لەوە کرد کە ئەم قەیرانە پەیوەندی بە قەیرانی هەلومەرجێکە بەڵێ ببوورە ئەوە ڕوونکەمەوە کاکیوە ئەوە ڕوونکەمەوە کە هاوکێشەی سیاسی تەوازن قوا یا هاوسەنی هێزە سیاسیەکان بۆ دوای داعش چی بەسەردێ ئاڵوگۆ چه ئاڵوگۆڕی بەسەردێ ئەو وڵاتانی مەسەن وڵاتانی ناوچەکە ئێران تورکیا هەتا هێزە سیاسیانە وەخت وەزی عێراق وەزی سووریا وەزی کوردستان هەمووی لە چاوەڕوانی ئەوەیە کە ئەو ئاڵوگۆڕانەی بە دوای داعشا دێت بەرەوچوو ئەڕوا بەرەو ئیتفاقاتی جنێڤ بەرەوچوێ این وڵاتانی زلهێزی دنیا پرسیارێک بکەم لەبارەی ڕۆڵی وڵاتانی زلهێزی دنیا ڕۆڵی ئەم قەیرانانەی کە سیستەمی سەرمایه‌داری
بە بەردەوام تێی دەکەوێت ئەوەی جەنابەت باسی کرد چ کاریگەری لەم شەڕ و لەم ئاژا و لەو قەیرانەی کە ئێستا لە ناوچەکەی ئەوەی پێدەوترێ جوگرافیای گواستنەوەی قەیران پرسیارەکە بە دیاریکراوی ئەوەیە کەواتە بە دیدی ئێوە ئەم قەیرانی هەرێمی کوردستان نەتەنیا قەیرانێکی لۆکاڵیە؟ ناوچەی و جیهانیە بە چمانەیەک دەنگ نەما بەڵێ بزانی دەنگ نەما بوورە مەسەلەکەوەیە کە وڵاتانی زێزدینیا وکشەمە ئەتوانم من ئەوە وێنا بکەم کە ئەم چێشمە چێش و شەڕی لە ڕۆژڵاتی ناوەڕاستەیە شەڕێکی جیهانیە شەڕی جیهانی نێوان بلۆکە وڵاتانی زێزدینیا ئەم شەڕە بەرەو ئیتفاقات و بەرەو کۆتایی ڕوا بەرەو ئیتفاقی جنێڤە ڕوا مەسەلەکەوەیە دابش چۆن هەردوو حربی جەنگی جیهانی پێشووتر یەکەم و دووهەم ئەو وڵاتانی زێزدینیا بە دوای شەڕەکە و ئیتفاقاتێک کەوتن دابشکردنی جیهان ئێستاش تقریباً ئەمە ئیعادەکردنەوەی دابشکردنی ناوچەکە و ئیتفاقاتێکە کە لە ئاستی جیهانیا بیکەن بمانە دوای داعش ئیتفاقی جنێڤ نامعلومە بەرەوەی ڕا مەسەلەن بۆ منە وەزی عێراق چۆنە بێ وەزی سووریا چۆنە بێ موقعیەتی تورکیاچی بەسەریە دەوری ئێران و دەوروبەکانی ئێران چۆنە بێ هەتا حیزبە کوردەکان بە بۆچووی من چاوەڕێی ئەو هەلومەرجاکەن کە تا یاری بە تەوازن خۆیانەکەن لە نێوان یەکترا بۆی کە دوای داعش چ مەسەن دەستکەوتێکیانە بێ هاوکێشەی سیاسی ئەگۆڕێ ئاڵگۆڕی جغرافیایی اقتصادی سیاسی لە ناوچەکەیە بەڕێوەیە بە دوای کۆتایی هاتنی داعش و ئەم ئەحزابی دەسەڵاتداری کوردی ئەحزابی ناسیۆنالیستی کوردی بەوەی کە حکومەتەکەیان نەما بۆی کە پەرلەمانیان نەما بۆی کە تووشی قەیرانێکی ئابووری قوڵ بوون تووشی قەیرانی دارایی بوون لە چاوەڕوانیان بزانن ئیتفاقاتی وڵاتانی زلهێزدینیا پێشبینی جێگە و ڕێگەی هەر لایەکیان چۆنە بێ ینی چی دەخوێنەوە لە باردۆخەکە پێتان وایە ئەو ماڵ و گۆڕانەی کە ممچینە چێ ببێ تا چەند لە بەرژەوەندی کرێکاران و لە بەرژەوەندی نەتەوە زڵم لێکراوەکان نەبێ ئابۆچی من ئەو ئاڵوگۆڕانی کە ناوچەکەی ڕۆیە ئەو مەسە بۆ منە ئەو پێشهاتانی کە چاوەڕوانی بکەین مەسە بۆ من ئەوەی کە ئایا عێراق بێگرتووی مێنێتەوە یا مەسەن بەشێکن دابەشێکن بە سێ ناوچە ئایا مەسەن وەزی حافظ ئەسد چی بەسەریە ئایا موقعیتی تورکیا و تا کێسە لەگەڵ رووسیا خەریکی تەوافقاتە و جۆرێک پاشەکشە و لێبوردنی کردە تورکیا موقعیتی چێ بێ کولی ئەمانە ئیتفاقاتی وڵاتانی سەرمایهداری گەورن وڵاقی هیچ کاتێ نە شەڕەکەیان نە ئیتفاقاتەکەیان نە اتفاقاتی دوای شەڕ نە دانیشتنی جنێڤ نە ڕێکەوتنیان لەگەڵ هێزە سیاسیەکانی ناوچەکە ئەحزای بۆرژوازیە هیچ پەیوەندیەکی بە ژیان و گوزەرانی کرێکارانەوە نەبووە و نییە و ژیانی گوزەرانی کرێکاران پێشتیژەن ئەم حاڵەتە ئاوارەی و نەداری و نەبوونی کار و نەدانی موچە بەبچین من بە دوای جنێویش باشتر نابێ خراپترە بێ بە دوای اتفاقاتێکە وڵاتانی زلهێزی دنیا بیکەن یا موقعیتێ بە حیزبە کوردەکانی بن بە هەر یەکێ لەر کامێکیان بەهەش دەرەجێ مەسەن تۆ سیر کە ئەحزابە کوردەکان تەقسیم بوون لە نێوان بلۆکە جیهانەکانە خەتی زۆنی سەوت مەسەن زۆرتر لەگەڵ ئێران رووسیا سینایە و خەتی زۆنی زەرد لەگەڵ مەسەرەن تورکیا ئەوروپا ئەمریکایە کە ئەمە لە نێوان کێشمەکێشە ئەحزابی کوردی بەپی موقعیتیان بێ بەپی بەرژەوەندی سیاسیەکانیان بێ بەدووی کە هیچ پەیوەندیێکیان بە گوزەران و ژیانی خەڵکی کوردستانەوە نییە پەیوەندیان بووە کە بەرژەوەندی حیزبەکان لەکوێ ئەتوانێت جێگە و ڕێگە و پێگەیەکی بێ چاوەڕوانیە لە چاوەڕوانیەکە کە دەستکەوتی ئەو لە دوای ئیتفاقات جنێفچی بێ نەگەوەی کە کارێ بکە دەورێکی بێ کە ناشیکە ئیمکان نەبیکە لەوەی کە پەیوەندی بە ژیان و گوزەران و ئارامی سیاسی و جێگیری سیاسی هەم لە ناوچەکەیە هەم لە کوردستانە هەم پەیوەندی بە ژیانی خەڵکەوە بێ بەعکسەوە تا ئێستاکەوان هیچ تووری خەتی دەسەڵاتی سیاسیان بەڵێ ببووراویستم پرسیاریەوە بکەم کە لەم هەڵومەرجی ئێستا ئەگە مەقسە لەسەر قۆڵبوونەوەی کێشەکان بکەین زیاتر لە ساڵێکەوە بۆ 2 ساڵت چێ قەیرانی سیاسی لە باشووری کوردستان بەردەوامە دەستگایەکی وەکو پەرلەمانی کوردستانن پەچی خراوە هێزە سیاسیەکان ئامادەنی لەگەڵ یەک گفتوگۆ بکەن بەرپرسیارەتی هاوپەیمانیتی ئیتلافی حکومڕان ئەم پێنجلانەی کە حکومەتیان پێکێنا چییە لەم قەیرانانە و لەم دۆخی ئێستا هەرێمی کوردستان؟
ئەمە بۆچی من زۆر ڕۆشنە مەسەرەکە چێ سەرەوەی کە ئەوان عاقڵ نین ئەوان ناتوانن بیکەن ئەوان یا لەبین یەکار ڕێناکەون مەسەرەکە ناکرێ وەزئی هەلومەرجی سیاسی ناوچەکە بە جۆرێکە ئەو تەقسیم بەندی کە ڕوویاوە ئەو تەقسیمی کە پارتی دیموکراتی کوردستان بەرژەوەندەکانی سیاسەتەکانی پەیوەند بە لایەنێکە لە وڵاتانی زلێزی جیهانەوە و یەکێتی و گۆڕان و جێهێتەکانی کە بەتابی دوو هێزی ئەساسی یەکێتی و پارتی کە ئەم لە پەیوەند بە ئێران و عێراق و مەسەن رووسیا و سینەوەیە ناتوانێت اتفاقن ئەبێت چاوەڕێکن بزانن حسەی ئەمان لە دوای کۆتایی هاتنی شەڕی داعش لە دوای نەمانی داعش لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئیتفاقی جنێڤ بەروچۆڕە ئیتفاقی تورکیا و ئێران بەروچۆڕە ئیتفاقی رووسیا و سین لەگەڵ ئەمریکای بەروچۆڕە ئەمان بوونەتە کەرەسەیەک بەدەستی ئەم وڵاتانی زلێزی دنیاوە بەرژەوەندەکانیان لەویا دیاریکرا مەسە ئێستا بۆ نمونە یەکێتی پێی وایە کە ئەتوانێت ئالوگۆر لە تەوازن خۆیان بکات لە مقابلی پارتیا بە دوای مەسەرەن نەمانی داعشە و بە دەرەجەیەک مەسەرەن بە دەرەجەیەک کە ئەوێ پاشەخشە بە پارتی بکاوە جێگەوڕەکەی خۆی بخاتە پێشەوە لە دەورانێکا لە 6 ساڵی ڕابردووە کە پارتی هێزی ئەوەڵە پێی مەسەرەن چاوەڕوانی لەوەکەن کە بە پاشەخشەی ئەمریکا بە پاشەخشەی موقعیتی تورکیا جێگەوڕەکەی کە تورکیا هەیە ڕێککەوتنی لەم ململانەیە ڕێککەوتنی گۆڕان و یەکێتی چی لە بارودۆخەکە دەگۆڕێ کاک هیوا بەمعنایە ناتوانن هەروەی کە قسانی کە لەگدانەوەکەی پێشووترە ئیشارەم پێیا کە وەڵەکە لەژێر دەستی ئەمانانەیە لە ئیمکاناتی ئەوانانێ ئەمان بەشە لە ئەوەی کە بڵێن ئیدامە بۆزەکەیان درێژە بۆزەکەیان بۆی کە بزان لە چاوەڕوانیان نەگەوەی کە خۆیان شتێکیان پێ بکرێ بە بۆچوونی من ڕێکەوتنی گۆڕان و یەکێتی بەشێکە لەو هەلومەرجەی کە هەلومەرجە سیاسی کە ئاڵوگۆڕ لە هاوکێشەی سیاسی لە ناوچەکەیە بێت ئەوان گۆڕان وەکو هێزێکی سیاسی لە ناوچەکەیە لە دوای نەمانی داعش هیچ جێگە و ڕێگە و موقعیتێکی نییە نەیەتوانی بەتەنها پێشترگە باسی مەسن لە پەرلەمان و دەو لە پەرلەمان و دەو لە حکومەتداوگا ئەمانە هەمووی بۆ خۆی تەواو بوون مەسەلە کۆنێک کە گۆڕان مەسن سەر نەکەوت لەو کارە واقعیەتی بوو کە فەشەلی گۆڕان لەوە بوو کە ئەو هەلومەرجە سیاسیە کۆتایی بەمانەهێنا کۆتایی بە دەوری پەرلەمانی کوردستانێنا کۆتایی بە حکومەتێکە پیانەوە تەجروبەی حکومەتی دیموکراتی ئەمانە بۆ خۆیان تەواو بوون کۆتایی هات و بۆتە تەقابولی مەسەن دوو هێزی ئەسڵی کە پارتی وێچێتیە گۆڕان ئەگەر لەگەڵ لایەنیشانە ڕێنەکەوێت ئەبێ دوای داعش بڕاتەوە ماڵەوە و دانی شێوازە سیاست بێنێ بە بۆچوونی من پێویستی بۆ بوو کە بچێتە ناوێکێتەوە بە جۆرێک تا ئاسیەوەی کە بێتەوە بەیەک لە هەمان کاتە یەکێتیش بۆی کە لە قسەکانی پێشتاوتم بۆ ئاڵوگۆڕێک لە تەوازن خوای خۆی بۆ ئاڵوگۆڕێک لە هاوسەنی هێزەکەی لە مقابلی پارتیە بۆ دوای ئەو ئاڵوگۆڕانە کە یەتە پێشەوە بە دوای نەمانی داعش جێگەوڕێگەی لە مقابلی پارتیا زیاتر پیاکە و بە هەمان دەرەجەش پارتی دیفاع لەو موقعیت و جێگەوڕێگەی خۆیەکە بە تەوافقاتی بە استراتیژیەت و سیاسەتێکە پەیوەندە بە گەمەی سیاسی سەردانی ئێرانیشەکە لەگەڵ رووسیا شایستاقەکە ئەو مەترسیی ئێوە لە کاتێکدایە کە لە هەرێمی کوردستان ئێستا بەشێک لە پارتە سیاسیەکان باز لە مەسەلەی ڕیفراندۆمەکان باز لە مەسەلەی دامەزراندنی دەوڵەتێکی کوردستانی دەکرێت پرسە چارن و سازەکانەکرێ ئەم یعنی لە کاتێکە ئەمە دابەشبوونە سیاسیەکەیە تێگەیشتنی ئێوە لەسەر ئەم بابەتانە چییە؟ بەمانە ڕفرادوم ئەگەر حەقی خەڵک بێ ئەگەر خواستی خەڵک بێت جیاببوونەوەی ڕفرادوم بۆ چ شتێک ڕفرادوم بۆی کە ئارامی سیاسی بێ خەڵک سەر بە کوردستان سەربەخۆ بێت دەوڵەتێکی تیادا مەزبێ ئەمە مەسلەیەکە دەوری خۆی هەیە موقعیتی خۆی و جێگەڕەکە کە کوردستان بگا بە شوێنێ ئارامی سیاسی تیا بەڵامە لە سایی ئەم دەسەڵاتی ئەم حیزبانەیە بەپێی چاوەڕوانێکی سیاسیانە بەپێی تەوقعاتێ یاخو مەسەن موقعیتێکە لە مقابلی کەشمەکێشی وڵاتانی زلێزی دنیا چاوەڕوانی بن بەدەستی بێنن ئەوە بەرژەوەندی سیاسیانە بەرژەوەندی مەسەلەن بۆ منە پارتی دیموکراتی کوردستان لەلایەک باسی سەربەخۆیەکە لە لایەک کەشەوە ئەگەر حکومەتی عێراق لەگەڵ یان ڕێبکە سەربەخۆیەک ئەبێ مەسەن پێی وایە کە بێ حکومەتی عێراق موافق بێت لەسەر ئەوەی کە ئەمان سەربەخۆ بن ئەنی ئەمە خواستێکی جددی وە جددی لە پەیوەند بە ژیانی خەڵکەوەنێ بەڵکو دروشمێکی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بەجێکاتەوە لە هەمان کاتە سیاسەتێک لە زۆنی سەوزێکێتی گۆڕان بۆ یەک پارچەی عێراق و دیفاع یەک پارچەی عێراقیکەن مەسەلەکەەوە نیە کە مەسەلەن ڕێگە چارە و حەلێبێت کە ئەوان بۆ ئارامبوونەوەی سیاسی ناوچەکە بیکەن بەڵکو لە پەیوەندە بە سیاسەتێک کە
بەرژەوەندی ئێران و رووسیا و سینە پارێزیێ ئەمە جێگەڕ ئێمان ڕیفراندۆم لە بەرنامە و سیاستی ئەم حیزبانە هیچ مانە و هیچ مەسائلێکی پراتیژی عملی بەخۆیەوە نبینێ بۆ پەیوەندی بە ژیانی خەڵکەوە نییە ئەوەی کە مەسەوتم یەکێتی نیشتمانی بۆ کەسبکردنی گۆڕان و هێنانە ناوەی گۆڕان بۆیە کە تەوازنخوا و بەرژەوەندی خۆی پیشان بە هاوسنگی هێز لە مقابلی پارتیا نیشان بە بیگۆڕێ کە دوای داعش ئەم جێگەڕێگەیەکی ئەوان چاوەڕێکن هەم پارتی هەمێکی هەم ئیسلامیەکانیش لە دوای نەمانی داعش چ بەش و حسەیەکیانە بێ لە ئیتفاقی جنێڤا پێگەی مەسەلەن بۆ نوێسکە بە تایبەتی من ئیشارە بە خاڵێ بم ئەوەیە کە مەسەلەن ئەو دەورەی کە لە کوردستانی سووریا مەسەن هێزە چەگارەکانی ئەوێ بینیان لەمە کاتە دەورێت کە پەکەکە لە مقابلی تورکیا بینی جۆرە پێگەورەگەی کوردی لە نێوان وڵاتانی هێزی دنیای گۆڕیوە کە ناکرێ باسی مەسەرەن کوردستان نەکرێت ناکرێ باسی پێگەی کورد نەکرێت بەڵام مشکلەکە ئەوەیە کە خودی ئەم ئەحزابە سیاسیانە مەسەلەکان جێگەورێگەی وەزی کوردستان نییە جێگەورێگەی مەسلەیەک نییە کە کوردستان ئایندەکەی چۆن بێ بەڵکو بەرژەوەندی ئەم هێزە میلیشیانە ئەحزابی ناسیۆنالیستی کورد چ ئەتوانن چی ئیسفادەیەک و چ بەرژەوندیە لە ڕێکەوتن لە ئیتفاقی جنێڤ بەدەست بێنن پارتی بە جۆرێکە یەکێتی نیشتمانی بە جۆرێکە ئەمە واقعێتە خۆیان قبولیان کردووە کەواتە عوسمانی حاجی معرف مەترسی نەبوونی ڕوئایەکی وازەح ڕوئایەکی ڕوون بۆ سیاسەتێکی نیشتیمانی بۆ داهاتووی هەرێمی کوردستان مەترسیەکەی چی دەبێت لەسەر پرسەنەتەوەیەکان و لەسەر ئەگەری هەندێک جار کە باز لە مەسلەی گەڕانەوەی دوو ئیدارەی و جارێکتر دابەشبوونێکی تر ئەکرێ بەڕێ من یەکێکە لە پێشاتەکان کە مەسەن کە باز لە گۆڕینی هاوسەنی هێز دەکەین باز لە گۆڕینی هاوچەشی سیاسی ناوچەکەکەین مەترسیەکەوەیە کە نەگەوە مەسەمەتا ئەوەی کە عێراق کرێ بە سێ بەشەوە مەسەن مەسەوەی کە هەر هێزێ بۆ خۆی جێگەوڕێکی خۆی پیاکە قسە لە پێن بۆیە کە موقعیتی تورکیا چی بەسەرێ موقعیتی ئێران چی بەسەرێ وەزعەکە ناڕۆشنە وەزەکە بە وچینی من هەتا ئەو وەزع معقد و نالەباری کە لە سووریا هەیە حکومەتی ئەسەد چی بەسەرێ ئۆپۆزیسیۆنەکەی چی بەسەریە وەزی کوردستان لە کوردستانی سووریا بەرەوکوێ ڕوە ئەمانە هەموو مەسائلێک و کێشمەکێشێکن مەسائلێکن کە بێچارە و ئەنی بەمانایەک من تهدید بڵێم وەزعی سیاسی ناوچەکە هەلومەتی سیاسی ناوچەکە بە دوای داعش ناتوانێت ئارامی سیاسی بەخۆی بینێ ناتوانێت ئەو شاملترە لەوەی کە هەبرین دوو ئیدارەی کوردستان بێ بەس مەسەڵ تۆ سێریکە هەتا حکومەتی عێراق معنایەکی نەماوە شتێک نەنایە حکومەتی عێراق بێ عەبادیەر بۆ خۆی مەسەڵەن لەسەر زەمینەیەکی بۆش سیاسەتەکانی قسەکانی بازەکان نەگەوەی کە جێگە و ڕێگە حکومەتێکە بێ مەسەڵ تۆ سێریکە هێزێکی دواکەوتووی وەکو مختاسەدر ئەچێتە پەرلەمان بەر لەوە خۆی نەماوە پەرلەمانی عێراقی خۆی نەجێگەی ماوە نەدەوری ماوە بەڵام هێزی مختاسەدر ئەویش ئەوێ بۆ سیاسەتی خۆی یا گۆڕینی تەوازنخوای بۆ دوای داعشان با بۆ وڵاتانی زێزینیا کە منیش هەم کە منج ئەبێت جێگە و ڕێگە و پێگەیەکمێنی هەموو هێزە سیاسیەکان مانۆری سیاسی لێن بۆ دوای داعش بۆ وڵاتانی زلیان بەڕەچاوکردنی ئەوانەی کە جەناب بەشێکی زۆر بەشێکی زۆر لە کێشەکان دەبەستیەوە بەم هەڵومەرزی دوای داعش بەم بلۆک بەندی کە هەیە لە ئێستای ناوەخۆ قسە ینی تێگەیشتنی زۆر هەیە و باز لە گڕێکی تری دانووسانەکان دەکرێت بۆ چارەسەرکردنی قەیرانە سیاسی و قەیرانە ئابوووریەکان بە تێگەیشتنی ئێوە ئیتلافی حکومڕان هاوپەیمانی حکومڕان دەتوانێت چارەسەری ینی قەیرانی سیاسی لە هەرێمی کوردستان کۆتایی پێبێنێ هەر بۆ لێکدانەوەی کە پێشوت کردمان بۆ چاڕوانی کەم حیزبە سیاسیانە هەیە بۆ جێگە و ڕێگەی کەم حیزبە سیاسیانە تا تەجروبەی دەسەڵاتی 25 ساڵیان فەشەلی دەسەڵاتی سیاسیان مانەوەیان وەکو هێزی میلیشیا هەوڵنەدانیان یان نەتوانینیان نەیانتوانی جێگیری سیاسی جێژاوی سیاسی لە ناوچەکەیە هەتا لە کوردستانە ئارامکەنەوە مەسەن سەباتی سیاسی ببێ ناتوانانی حکومەت دامزێرن هەموو مەسایلەکانیان جگەل لە چاواشەکاری جگەل لە درێژە کێشانی ئەم هەلومەرجە سیاسیە جگەل لە مەسەلەن هەنگاو بە هەنگاو یا مەسەلەن ئاڵوگۆڕ و دای ئاڵوگۆڕ لە سایی دەسەڵاتی ئەم حیزبە سیاسیانە ئەحزابی میلیشیە
کوردستان ناتوانێت ئارامی سیاسی بەخۆی کەواتە کاک عوسمان کوردستان هەمیشە چارەسەر چییە؟ هەز ناکەی کە تێگەیشتنەکانت نیگەرانی زۆری پێوە دیارە؟ چارەسەرەوە کە ئاسۆی خەڵک دەوری خەڵک جێگە و ڕێگەی خەڵک ئەوەیە کە دوورکەوێتەوە لە چاوەڕوانی حزب سیاسیانە چاوەڕوان نەکە ئەم حزب سیاسیانە ئەتوانن تەوافقکە نایکەن چاوەڕوان نەکە حزب سیاسیانە ئەتوانن پەرلەمانکارا بکەن و ئارامی سیاسی ناکرێ بۆیان ناکرێت ئیمکانی نەبیکەن خەڵک ئەوێ خۆی بیر لە خۆی بکاتەوە خەڵک بێ خۆی ڕێکخراوکە و لە مقابلی ئەم حزب سیاسیانە جابێتەوە و جێگە و پێگە و ڕێگەیەک کە کوردستان هەیەی ئێستا جەماوەری خەڵک جەماوەی کرێکار و زەحمە چێژ خەڵکی ئازادی خواست بە ڕێگەی تر بە ڕێگەی ڕێکخراوی تر بە ڕێگەی سیاسەتی تر بە ڕێگەی مەسەرەن دیفاعکردن لە جیابوونەوەی کوردستان بە دامەزرانی دەوڵەت لە کوردستانە بەڵام بە دوور لە ئاسۆی ئەحزابی ناسیۆنالیستی بە دوور لە ئاسۆی ئەحزابی ئیسلامی سیاسی بە دوور لە حزب سیاسیانی کە ئەمڕۆ خۆرخی دەسەڵاتی سیاسیان کردووە هەتا بڵێن نەک خۆرخی مەسەرەن ناوچەکانیاندا بەشۆ لە نوێیان خۆیانە شتێک نییە ناوی حکومەتی کوردستان بێ شتێک نییە مەسەرەن ناوی ئەو بێ بتوان ئەمان دەوڵەت دامەزێنن بە بۆچوونی من ئەبێ جێگە و ڕێگەی خەڵک بێتە بیر لێ بکەینەوە دەوری خەڵک بێتە مەیدان خەڵک پێ دوایە بەڵێ کا عوسمان لە دوای بەردەوامی ئەم قەیرانە سیاسیماناتوانێت ئاڵو ئەگەرمانە نەبێ ئەگەرمانە نەبێ کوردستان بەتایبەت دوای درێژە کێشانی قەیرانە ئابووری و داراییەکان تا دێت لێکەوتەکانی زیاتر دەبێت لەسەر ژیانی هاوڵاتیان و ڕێژەی بێکاری ڕۆژانە دەیان و سەدان خەڵک دەچێتە پار لەشکری بێکاری لە هەرێمی کوردستان بە پێی داتاکان باز لە بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری ئەکرێ پێ دوایە ئەم هەڵومەرجە تازەیە ململانێ سراعەکە لە سراعێکی بلۆکبەندی و لە مابینی ئەحزابە ناسیۆنالیست و ئیسلامیەکان بگۆڕێ بۆ سراعێکی تەبەقی چینایەتی؟ بە بۆچوونی من سراعەکە هەر چینایەتیە هەر تەبەقەیە ئەحزابی بۆجان ناسیۆنالیستی کوردی و ئەحزابی ئیسلامی سیاسی دیفاعن لە مەسەرەن پێگە و جێگە و ڕێگە و موقعەتی سەرمایه‌داران و سەرمایه‌داری کردووە ئەوان مدافعی ڕژێمی سەرمایه‌دارین ئەوان نوێنەری هیچ کات نە نوێنەری کرێکار بوو نوێنەری خەڵکی زەحمەکێش بوو نە نوێنەری خەڵکی بەشبێنێت بوو بەڵکو لە چوارچێوەی ئەو سیاست و بنەپێشەوەی سیاسەتیان لەگەڵ بلۆکبەندیەکانی جیهانیە لەگەڵ ئەو ئاڵوگۆڕ بە پێشتر لە پەیوەندە بەڕژۆدەکانی ئەمریکاوە ئەمانە مەسەرەن هێزێکی ئەحزابێکی سیاسی بوون لە دامەزرانی حکومەتی عێراقا لە تەوافقاتی خۆیانە لە ئیتفاقی استراتیجیە لە حکومەتی بگەفراوانە بە هەموو ئەم هێزە سیاسی پێهات پێشبکەوە هەمیشە ئەمانە بخۆیان نوێنەری ئەحزابی کە پیاڵین ئەحزابی بۆ جار ناسیۆنالیزی ئەحزابی ئیسلامی بەمانایەک بەرگریکردن لە ڕژێمی سەرمایه‌داری لە سەرمایه‌داران لە دەوڵەمەندان ئەمە واقعەتێمانە دوای هیچ ئاڵوگۆڕێک لە سیاسەتی ئەمانە لە موقعەت دووری ئەمانە هەتا لە دەسەڵاتە بن هەتا بمێنن ئاڵوگۆڕی بەسەر نایە هەر بۆ شەوەیە کە جار بەگەڵ جار کارەساتی زیاتر بەژمەینەتی زیاتر ئاوارەیی زیاتر هەژاری زیاتر بێکاری زیاتر هەمیشە لە سایهات ئەو ئاڵوگۆڕانی کە مەسەن ئێسایکەن خەسخەسە بێ هەشتێک هەر مەسائلێ بەس کەمکردنەوەی ئوجور نەدانی ئوجور نەزانی مەسەر موچە بڵێم هەمومانەوەیە کە ئەم هێزە سیاسیانە ناتوانن بە شێوەی پێشووتر ئیدامەی هەلومەرجی پەیوەندیەکانی کار و سەرمایە بن ئەبێ مەسەن کاری خەڵکی بێکار زۆرتر بێ کرێکار مەسە هێزی کار هەرزانتر بێ ئوجور کەم بکەنەوە خەدەمات کەم بکەنەوە بۆی کە بتوانن زۆرتر ئەو دوای ئەم قەیران و خەیرانە ئابووری سیاسی کە لە ناوچەکە و جیهانە هەیە بتوانن بە جۆرێکی تر ئیدامە بە پەیوەندی کار و سەرمایەدەن پەیوەندی بە ڕژێمی سەرمایه‌داری بن دیفاع بە جۆرێکی تر بە جۆرێکی شەدیدتر تونگتر تونگ و تیژتر دیفاع لە کەڵەکەی سەرمایە بکەن ئەمە واقعیت یەکێ لەو بەرنامانەی کە ڕاگەاندراوە کاک عوسمان کە پرۆژەی حکوومەتە بە ناوی لەژێر عیوانی چارەسەرکردن و ڕێگری لە هەژاری و لەژێر ئیشرافی سندوقی دراوی نێودەوڵەتی بۆ ماوەی 3 ساڵ کۆمەڵێک هەنگاو داهاوێژرە لایەن حکوومەتەوە کە بریتە لە کەمکردنەوەی ڕۆڵی کەرتی گشتی یان نەهێشتنی لە چوارچێوەی سیاسەتی خەسخەسە و هەروەها زیادکردنی باز لەسەر کۆمەڵێ بواری تر بەتایبەت ئێستا و عێراقیش بامان شێوە لە دوای هاتنە ژێرباری سندوقی دراوی نێودەوڵەتی
وەرگرتن و ڕێککەوتنی بڕی 15 ملیار دلار قەرز کە بەشێک لەو پارێژ دێتە هەرێمی کوردستان و بە یعنی لەژێر قوبولکردنی مەرجەکانی سندوقی درای نێودەوڵەتی هاتنە پێشی ئەم سندوقە لێکەوتەکانی چییە بێت چ لە ڕووی سیاسیەوە و چ لە ڕووی ئابووری و گوزەرانی خەڵک؟ ئەمە بۆچووی من هەموو ئەوهۆڵانی کە باش شێوەیەک لە عێراق بیرێ لە کوردستان بیرێ بە ناوی چاکسازیش بێ هەتاگە ناوێن چاکسازیەکە لە پەیوەند بە کێشەکانی پێکهاتەی وڵاتێک کە سەرمایە و کەڵەکەی سەرمایی تەیە کە قازانجی بۆ سەرمایه‌داران تەیە ئێستا ئەمان بەسەر وەکو کۆمەڵگەیەکی سەرمایه‌داری عێراق بێ کوردستان بێ کولی دنیا بێ ئێستا ئەبینین کە لە 2004 لە قەیرانێکی قوڵە و لە تەواوی دنیاە ئەمە مەسەلەیەکە و کە تا ئێستا هیچێکە لەو ئەزمە اقتصادیانەی کە درێژەی چێشاوە کە بە لە تەجروبەی تاریخی وڵاتانی سەرمایه‌داریە بەم شێوەیە ئەزمەی اقتصادی ئەمەگە درێژەی نەکێشاوە کە ئەوە تا مەسەن بۆ منە لەبوو لە قسەکانی پێشتراوتم تەسیری لەسەر ئیتحادی ئەوروپی لەسەر وەزی یۆنان یا مەسەن لەسەر هەتا بریتانیا هەتا خودی داخلی ئەمریکاش و ئەم قوڵبوونەوەی لەم ناوچانە مەسەن لە وڵاتانی کە پێڵەن حوزەی کاری هەزان ئەم قوڵبوونە زیاتر بوو ئێستا بووی کە هەر چاکسازیە بهێنە پێشەوە هیچ پەیوەندی بە ژیانی خەڵک و نەداری و یا لابەرنی هەژاری نییە بەڵکو چاکسازیەکە بۆی کە ئەم کەڵەکەی سەرمایە پەیوەندی سەرمایە بەرەو نەمان نەڕوە بەرەو بەسەن فەشەلی گەورەتر نەڕوە بەرەو داڕوخان نەڕوە ئەمە ئیسلاحاتێکە بەسەوەی کە هەتا بەسەن کەرتە گشتەکان تایبەتی بەسەن بڵێن بوارە گشتەکان تایبەتیەکەنەوە مەسەلەکەوەیە کە دەخالەتی دەوڵەت لە دەخالەتی دەوڵەت و دەوری بەم ڕێگە چارەسەری قەیرانی دارایی و ئابووری دەکرێت پرۆسی ئابووری لە پرۆسی دەوری سەرمایە کەم بکەنەوە بۆچینی من بۆ ئەکەوێتە دوای ئەو ئاڵوگۆڕی کە لە ناوچەکە هاوچە سیاسی کە ناوچەکە بە دوای داعشە هەتا ئەم شەڕە لەگەڵ داعشە تا ئەم شەڕی چەشمەکێشی نێوان رووسیا و ئەمریکا بەردەوام بێ بۆ مەسەلەنەوەی کە مەسەن ئێستا خەریکە بۆ نمونە رووسیا لەگەڵ تورکیا مەجموعەیە تەوافقاتکە کە تورکیا مەسەن تەنازولاتی کردووە بەڵام لە هەمان کاتە ئایندەی وەزعی ناوچەکە ئایندەی اتفاقاتی جنێڤ اتفاقاتی رووسیا و ئەمریکا بە دەرەجەیەک نامەعلومە بەرەوچۆڕە ئەمە هەموو وەختێک قابلی ئاڵوگۆڕە جار ئەوە تا پێشتر مەسەلەن تورکیا بە هیچ جۆرێک تەنازولی بە رووسیا ناکرد بەڵام ئێستا ناچار بووە پەنابەرێ بۆ تەنازول پێکردن و نوعی تەوافقات کە ئەمە کول یەکێک لە وڵاتانی سەرمایه‌داری ناوچەکە بە ئێران بە تورکیا بە سعودیە بە قەتەر هەتا بە عێراق و سووریا زۆرە چۆن پێگەی پەیوەندیەکانی سەرمایه‌داری بپارێزن ئەمە واقعەتی ئەو کێشمەکێشەیە نەگەوەی کە ئەمە بە بۆشین ئەکوێتە دوای نەمانی داعش دوای نەمانی پاڵەوەی داعش دوایەوەی کە تەقسیماتێکە ئەبێ مەسەن تەقسیمات و بەرژەوەندێک کە ئەمریکا هەیەی لە ناوچەکە چۆنە بێ رووسیا هەبێ لە ناوچەکە چۆنە بێ ئەوە جا مەسەرەن چێ توانێت خۆی ڕاگرێت چێ توانێت بەرژەوەندی زیاتر پارێزێ ئایا مەسەلەن موقعەتی ئێران چێتە پێشەوە موقعەتی سووریێتە پێشەوە موقعەتی تورکیا ئەچێتە پێش هیچ لەمانە ئەمانە بۆچی من ئەم موقعەت و ئەم ئەوەی کە لە قسەکانی پێشتاوتم ئیعادەی تەقسیمی ناوچەکەیە ئەگە مەسەن پێشتر ئەم لە ئیتفاقاتی سایکس-بیکۆ مەسەلەن جۆرێک تەقسیمات لە بینی فەڕەنسا و بریتانیا رووسیا بووێ لەو ناوچەیە ئەمانە هەمووی تەواو بوون هەمووی کۆتایی هاتووە ئێستا جێگە و ڕێگە ئەمریکا و رووسایە و سینە لە ناوچەکەیە اتحادی ئەوروپی بە جۆرێکی وڵاتانی ئەوروپی ئەم منطقەیە لە نێوان ئەم وڵاتانی سلهێزی دنیا چۆن دابەشەکرێت مەسەلەن یەکێ لەوانەی کە رووسیا بۆی مهمە مانەوەی ئەسەدا موقعەتی لە سووریا عوسمان لە ئاستی خەیرانەکە بەردەوامە ئەم قەیرانە ناتوانێت پێشبینیکە بڵی بە ئاسانی بڵێ لە ئاستی ناوەخۆییدا هەرێمی کوردستان هەمیشە بەرەو جۆرێک لە یعنی بلۆکبەندی دابش دەبێ بە بەردەوام شتەکان دابش دەبن لە مابینی یعنی ململانیەکان و بەرەکان لە مابینی ڕەش و سپیە دوو ڕەئیە پێشبینی دەکرێت ئەو ئەزمونەی کە خەڵک بینی لەسەر نەکەوتنی ئەوان لە چارەسەری کێشەکانی خەڵک لە ئیدارەدانی قەیرانەکان لە دروستکردنی قەیرانی تر ئەم فەزایە تەنیا لە مابینی دووبەرە نەمینێتەوە ئەو دووبەرەی جەنابەت بە ئاماژت پێکرد لە ئاسی ناوەخۆیی ممچینە بژاردەی سێەم دروست بێ و هێزی سێم بتوانێت ڕۆڵ لەم دابەشبوونەی ئێستا هەیە بجێڕێ
ئەمە بۆچی من تەنها ڕێگەیە کە ئەم ئەوزاع ئەهون بێتەوە ئەمزا ئارام بێتەوە کارەسات بە دوور بێ لە خەڵک ئەبێ هێزی سێهم بێتە مەیدان ئەبێ هێزی کۆمەنیستەکان هێزی کرێکار و زەحمەتکێش خەڵکی ئازادی خواست ئەمە ڕێگەکەیەتی ئەگەر بۆچووی من ئێمە نەینە مەیدان و هێزی کرێکار و جەماوەری ئازادی خواست نێن بە دوور لە ئاسووی ئەم حزبە سیاسیانە بە دوور لە بەرژەوەندی ئەم حزبە سیاسیانە وەڵزەکە کارەساتی تر قابلە پێشبینی بکرێت ئەنی ئێمە تەجروبەکەیمان دیوە کە تەجروبەی حزبە سیاسیانە کە دەورانێک لە پەیوەند بە داگیرکاری عێراق لە پەیوەند بە بەرژەوەندی و استراتیژیەتێکی ئەمریکا ئەمان هاتووەتە ناو ساحەی سیاسیەوە نەگەوەی کە خەبات و سیاسەتی خۆیان و جێگە و ڕێگە و موقعیەتی خۆیان و بەتەنگ هاتنی ئەوان بۆ خەڵک ئەمان خاوەنی دەساڵ بوون لە ناوچەکەیە بەڵکو لە پەیوەند بەرژەوەندیەکەوە کە ئەمریکا لە ناوچەکەیە هەیبوو ئێستا ئەمریکا پاشەخشەی کردووە موقعیەتی گۆڕاوە وەکو قوتوێکی ئەساسی ناتوانێت هەموو باڵا دەست بێت لە جیهانە ئێستا بلۆکی کە هاتوۆتە ناو چێشمە کێشەوە وەکو رووسیا و سین سەرەکەی لە هەما کاتێک کە ئەوان لە هێزە کوردەکان لە پەیوەند بە ئەمریکا موقعیت و جێگەڕۆگان بووە ئێستا کەوتنەوە ناو ئەم تەقسیماتە عالەمیەوە باش ئەمان ئەحزابێکن ناتوانن مستەقل بن ناتوانن جێگە و ڕێگەی پێگەی تایبەتی خۆیان پارێزن لەبەرەوە ئەبێ هێزێکی کە بێتە مەیدان کە دوور بێت لە تەواوی ئەو ئاسۆ سیاسیانی ئەوان هەنێ لە تەواوی ئەو ئاسۆ ناسیۆنالیستی و ئیسلامی کە ئەوان پیادەیەکەن ئاسۆیەک کە دیفاع بێت لە ژیان و گوزرانی خەڵک دیفاع بێت لە ئازادی دیفاع بێت لە یەکسانی دیفاع بێت لە خواستی خەڵک دیفاع بێت لە استقراری سیاسی لە کوردستانە جیابوونەوەی کوردستان دامەزرانی دەوڵەتی لە کوردستانە ئەمە بە دەوری خەڵکەکرێت بە ئەم حزبە سیاسیانە بە غەیری دروشم بە بۆچی من هەم تەجروبەی 20 ساڵیان سلمانی هەم واقعەتێک کە ئێستا لە چاوەڕوانیان بە بۆچووی من چاوەڕوانیش کوشندەیە هەم بۆ خۆیان هەم بۆ ژیانی بەڵێ پێشبینی دەکەن کە هێزی سێم لە هەرێمی کوردستانە دروست بێ یان بە جۆرێکی تر لە هەرێمی کوردستان لە ماوەی ئەو زیاتر لە 25 ساڵە بە بەردەوام ئەو دابەشبوونە بە شکل و بە فۆرمی جیاواز خۆی دووبارە دەکاتەوە بۆچی هێزە چەپ و کۆمەنیستەکان نابنە بەدیل نابن بە هێزێکی یعنی بەهێز لە گۆڕەپانەکە لە بەرامبەر ئەم جەمسەرگیرەی هەیە بۆچی من هێزی سێم هەمیشە هەیە هێزی ئۆپۆسیۆن هێزی ناڕازی بە وجودی بە تەواجد و بە دەوری موقعەتی جێگەی ئەم هێزە سیاسیانە بە ئیسلامیەکان و ناسیۆنالیستەکانەوە لە مقابلیانە هەمیشە ناڕزایەتی بووە ئاعتراض بووە مثلا هەتا بەسەربوونی کۆمەنیستەکان چەپ بە هەر جۆرێک ئەمانە موجودێتی هەیە بەڵام بۆی کە لەکوێ ئاچێتە پێشەوە چۆن لەکوێ دێتە دواوە ئەویش بەسەرن چێشمە کێشێکە سرایەکە بە پێی جێگە و ڕێگە و موقعەتێکە ئەحزابی نەسوایست بە هێزی میلیشیا بە مەسەلەن نەبوونی ئازادی بە مەسەلەن جێگە و ڕێگەیە کە هەیەە بە خۆرەخکردنی دەسەڵات بە خۆرکردی سەرەت و سامانی کۆمەلگا چوارچێوەی ینی خەڵکیان بێئیرادە کردووە خەڵکیان بێدەور کردووە ڕێگەنیان بە خەڵکە دەور و جێگە و ڕێگەیکی هەبێت لە دەسەڵاتی سیاسیە دەور و دەخالەتی باشیری هەبێ نایە بەسەر تۆ سێریکە لە ئەوە ڕۆژی هاتنی دەسەڵاتیان یەکەم شت کە پارتی بەرە ڕایگەیان بە شوراکانیان ود ئاژاوەجێر بۆ ماناکەوە کە شورامانەوە کە خەڵک بێتە مەیدان دەور و دەسەڵاتی خەڵگە بێ یەکێ لەوەی کە ئەحزابی بۆ جوازیەکە دەوری تیابینێ بە بەرنامە بە سیاست بە هەر جۆرە بۆی بکرێ چۆن خەڵک عەزل چۆن خەڵک بێ ئیرادە بکات چۆن نهێڵێ خەڵک بێتە مەیدان هێزی چەپ هێزی کۆمەنیستەکان لە پەیوەند بە بەرژەوەندیەکانی خەڵک لە پەیوەند بە جێگە و ڕێگەیە کە خەڵک هەبێ بێتە مەیدان چۆن بتوانین لە هەرێمی کوردستان پارتیانی خەڵک یەکی بورەیەکێتی و گۆڕان لەلایەکە خەریکی ڕێککەوتنیان کردووە ئیسلامیەکان دانەیە بە جۆری شتربەرەیەک پێک بینن و تا چەند زەرورەتێک کاتە پێش و بەرە لایەنە چەپ و کۆمەنیستەکانیش بتوانن بڵێن ڕوئایەکی ڕوونتر لە چوارچێوەی بەرەیەکی فراوان بە هێزیشتر بێنە گۆڕەپانەکە لە کاتێکا کە یەکێتی گۆڕان هەتا پارتیژێک لایانی خۆیەوە هەتا ئیسلامیەکان ئەمانە خۆ ئامادەکردنە بۆ دەورانێک دوای داعش بۆی کە دوای داعش ئەزانن کە ئاڵگۆڕی سیاسی جدی لە ناوچەکاتە پێشەوە هەر یەک ئێوێ هاوسەنی هێزی خۆی پیشان بە قازانجێک کە جێگە و ڕێگەی خۆی پیاکە لەم نێوە خەڵکی جەماوەری خەڵک چەپەکان ئازادی خوازان جەماوەری ناڕازی
ئەویش ئەبێ بکوێتە خۆی ڕێخا و تەوازنخوا بە قازانجی هاتنە مەدانی خەڵک گۆڕێت چەپ ناتوانێت بۆ خۆی یەک بێ ئەگەر لە پێێن بە بەرژۆدی خەڵکەوە نەوێ چەبوون هیچ بانایەکی نییە چەبوون بانایکی نیە گەر تعبیر نەکات لە دەور و دەخالەتی خەڵک ئەگەر چەپێک چەپ ئەتوان لەسەر شتێک ڕێبکەی و یەکگرتو بێ و بێتە هێزێکی واقعی لە کاتێکا کە وەکو چۆن بەسەن شوراکان لە نەوەتەکانە نمونەیە بوو بۆ دەسەڵاتی خەڵک ئەبێ پێشڕەوی پێشڕەوی لەوەیە بکە کە چۆن خەڵک بێتە مەدان چۆن دەسەڵاتی خەڵک بێتە مەدان چۆن دەسەڵاتی بوو ڕاستەخۆی خەڵک بێتە پێک بێ ئەوە چەپەکان بەڕێ من ئەگەر دەتوان لەسەر مەیتفاکەن پاشەکشیان پێکرێ و هەوڵی چەپ ئەوەیە هەرۆنیە کە لەسەر مەجموعەیە مەسائل لەسەر ئازادی لەسەر مەسەرەن چەند خواستی خەڵکە تا تەوافەقی ئەسڵەن ئەوەیە کە چۆن جێگە و ڕێگە و پێگەی خەڵک خەڵک عوسمانی حاجی گەڕانەوەی ئیرادی خەڵک ئەمە مهمە ئەبێ هەوڵبین ئەمە کۆمونیستی کرێکاری کوردستان گەلک سوپاس بۆ ماوەیە کە لەگەڵمانبی لە بەرنامەی ئەڤڕۆ بینەران هاتینە کۆتنامە مڵقەی بەرنامەی ئەڤڕۆ کە تێیدا لەگەڵ سکرتێری کۆمیتەی ناوەندی حزبی کۆمونیست گفتوگۆمان لەبارەی ئیتلاف و هاوپەیمانی پێنج حزبەکەی هەرێمی کوردستان و بەردەوامی قەیرانەکان و ئەم هەڵومەرجەی ئێستا لە ناوچەکە هەیە تاڵقێکی تری بەرنامەی ئەڤڕۆ لە بەیانی پێتان دەگەینەوە کاتێکی خۆش بۆ هەمولایەک.